بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەخم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی ئەزیزەوە لە گەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژی ئەمڕۆ وەکوێەوە شاگادارن تایبەتمان کردووە با کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان بڵێن بەرپرسانی باڵای یەکگرتووی ئیسلامی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە تایبەتیان کردووە بۆ قسەکردن لەسەر کۆمەڵێک پرس لەوانە پرسی بژێوی هاوڵاتیان کاراکردنەوەی پەرلەمان و هەنگاوەکانی ڕۆشتن بەرە و ڕێفراندۆم بێگومان دوای ڕێکەوتنی لایەنەکان و دوای ئەوەی کە پێکەوە بەدەستە جەمعی و هەنگاوانە بنێن. من زیاتر ناڵم لە پێشەکێکە بۆ ئەوەی کاتەکە استیغلال بکەم بۆ ئەوەی وەڵامی زیاتر و پرسیاری زیاتر لە مامۆستا بکەم. دکتۆر عومەر محەممەد بەرپرسی نووسنگی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان ماندوو نەبن و سڵاوتان لێبێ. هەر بژینەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم ئەمڕۆ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆبوونەوەکە بۆچی بوو بۆ لەم تەوقیتە و باسی چیتیاکە. سپاس بۆ ئێوەی بەڕێز خۆشەویست، سپاسی کەناڵ جوارەکەین کە ڕۆڵی کاریگەری خۆیان ئەبینن لە ساڵداوەکان. کۆبوونەوەکە ئێمە تاڵان یەکێتی نیشتیمانی نابێت سەیری ژماری کورسیەکانی بکرێت، ئەبێ سەیری ئەو ئیدارە و ئەو ناوچە و ئەو بەڕێوەبرنی ئەو مەنتیقەی کە بەدەستیەوەیەتی. قەنەعەتمان وایە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار نەبێ و ئیجابی نەبێ لەم پرۆسەیەدا، پرۆسەکە سەرکەوتوو نابێ، چونکە بەشێکی کاریگەر و هەروەها لەگەڵ ئێمە مشتەرەکاتمان زۆرە وەکو دووهێزی کاریگەر لە کوردستان تاوتوێی ئەو قۆناغەی ئێستامان کرد و ڕیفراندۆم کە هەموو متتەفیقی لەسەرەوەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کە و لەگەڵ هەموو لایەنە کوردستانیەکان کە ڕیفراندۆم مافێکی مەدەنی، مافێکی ئاسایی و مافێکی سیاسی هەر تاشێکی کووردە بۆ هەر بابەتێک لە بابەتەکانی خۆی ئەنجامی بە وەکو مەبدە، وەکو قەنەعەت، وەکو ڕێگایەک بۆ گەیشتن بە خەونە مێژینەکانمان کە سەر بەخۆی و دەوڵەتی و کۆماری کوردستانە مافێکی ڕەوایە. بەڵام دەست بۆ بردنەکەی ئێمە وە ڕێگای چوون بۆ ئەم کەیسا یا بڵێ ئەم پرسە گرنگە نیشتیمانی نەتەوەی و کاریگەرەوە چارە نووسازر لە هەمان کاتە ئێمە و ئەزانین لەم ڕێگای چوونە ناو ئەم پرۆسەیەوە هەڵە هەیە و پێویستە تاوتێ قسەی زیاتری تیا بکەین بۆ ئەم پرسە بە گەورەی لەدایی بێ و بە گەورەی چێتە بەردەمی هاوڵاتی و ئەو ئینتیزارە و چاوەڕوانی کە لە دوای ڕیفراندۆم، چکە ڕیفراندۆم